ببورە تخوا ببورە کاک حەجی چۆن غربەتم هەڵناسی من لێرە بە منداڵی بەوەلەدوم دەژنمێ ناوەختی ژنێم نەبووە ئای تخوا هەردووکمان وەکو یەک بووین ڕیش من نەداشیوە هەرەوە بووین چەند بەس هەر تەباش بوون بتخوا ژن و مێردی ئەو سێ برا بووین سێ براژن بووین داکم بووە باوکم بووە یاخوا ڕەحمەتی خوان لێ ئامین تخوا پیاوی چاک هەبوونە هاو کاتە خەڵک بە قسەیەکردن گەنجەکان بە قسەیانەکردن نانێژ یەک دەنگ ئاژاوشل لە ناو دێ دروست بێ هەیەشی وەک جەناوی قسەی دەکرد هەموو گوێمان لێڕادەگرت ڕاستە فەرموو ئێسێ بڵێم چی والله ڕاستە فەرموو ئێسێ دەوری موبایلە دەوری سیارێ بزانم ڕەفیق و شتەکانت ماون کەس ماوە ڕەفیقی خۆمدا نەماوە ئەوەی ڕەفیقی خۆمە سێم کا هەبڵاو کا محەممەد مەلا عوسمانمە منداڵی دوێنە ڕاستە فەرموو نەماوە